ئێمە پێمان وایە ئەم بابەتە بەم جۆرە چارەسەر ناکرێت. کێشەکانی نێوان ئەو دوو پارتە کوردستانیە ئەبێ لە ڕێگەی دایلۆگ و دانیشتنەوە چارەسەر بکرێت و لەم کاتەیە شەڕ و ماڵوێرانی ئەبێتە قەیرانێکی تر بۆ هەرێمی کوردستان کە بۆ خۆی بەدەست دەیان قەیرانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیریەوە دەناڵێنێت و ڕاستێکی تریش هەیە کە هێشتا ئەوەی کە لە ئارادا هەیە وەک حکوومەتی هەرێم نەهاتوونەتە سەرخەت هێزێکە کە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و ئێمە چەندی جار ئەم ڕاستیمان پشڕاست کردوتەوە کە هەر شەڕێک لەم کاتەدا بە دڵنیاییەوە سودمەند لی داگیرکەرانی کوردستانە و ئەم شەڕە شەڕی بە وەکالەتە وەگەلی کوردستان تیا زەرمەندە بۆیە ئەبێ لە ڕێگەی دایلۆگ و حیوار و گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکرێ و ڕابردوش سەلماندوویەتی بژاردەی سەربازی نەک هەر کێشەکانی چارەسەر نەکردو بەڵکو قوڵتری کردوێتوانێ بۆیە لەم کاتەدا کە ئەم هەموو ئاڵنگاریە ڕووی لە گەلی کوردستان کردو لە هەر چوار پارتەدا ئەبێ هێزە کوردستانیەکان لە دەوری استراتیژێکی نیشتیمانی کۆبوونەوەی و کۆتایی بە کێشە و ناکۆچی و مەلیملانیەکانی ناوخۆیان بێن و سازشی هەمەلایەنە بکەن بۆ یەکتری واتە هەموو تەڕەفەکان سازش بکەن بۆ یەکتری و لە دەوری ئەو استراتیژە کۆببنەوە. ئێستا ئێمە هەرێمی کوردستان بەغدا چەند ساڵێکە بەشە بودجەی هەرێمیشی بڕیوە و لە ناوچە جێناکۆکەکان ئەم هەموو گوشارە هەنێ بۆ کوردستانیان بەڵام هێشتا دەرگای گفتوگۆمان دانەخستووە. خێرە لە ڕاستی ئێمە لەگەڵ هێزی کوردستانی دەرگای دایلۆگ و گفتوگۆ داخین و وەڵامی ئەو هەموو داواکاریە بۆ ئاشتی و بۆ دانیشتن ڕەتەکەینەوانێ. من پێم وایە ئەوە ئەگەر سەرچاوەکەی لەوە گرتووەکە ئەگەر غرورێکی سیاسی بێ کە ئەمڕۆ دەسەڵات و چەک و پشتیوانی لە پشتیەوە بێت ئەمە پێم وایە نەک چارەسەر نییە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئەمە ئەو هێزانەی کە سازش ناکەن بۆ هێزە کوردستانیەکان من دڵنیام لە ناو دڵ و جەماوەری کوردستانە زیاتر دوورەکەونەوانەوە ئەمڕۆ بێ یان سبەی ئەبێ هەربێنەوە سەر مێزی دانیشتان بە دڵنیاییەوە چونکە هەموو کێشەکانی هەرێمی کوردستان و ئەم کێشانی کە هەشە بەرژەوەندی ئابووری و سیاسی وڵاتانی هەرێمایەتی تێدایە بۆیە بەشێک لەو ئەزیندانە دەوڵەتە هەرێمایەتیەکان بە وەکالت لە ناو هەرێمی کوردستانە جێبەجێ. پارتی زیاتر دۆستایەتی دەوڵەتی تورکی فاشستی پێ باشترە تاوەکو پەکەکە و لە ڕووی نەتەوەی سەیری ئەو بابەتە ناکە لە ڕووی ئابووریەوە سەیرەکە بۆیە ئابووری بەرژەوەندی ئابوووریەکانی لەگەڵ تورکیا پێش خستووە لە بەرژەوەندی نیشتیمانیەکانی کە من پێم وایە بۆ هەر کوردێک بۆ ئەم قۆناغا و لە قۆناغی داهاتووشە بۆ ئەوەی بتوانین سەربەخۆ بین پێویستمان بە بیرێکی ڕادیکاڵی هەیە بۆ ئەوی بیسەلمێنی لە هەرێمی کوردستانە کە تەنیا شتێک کە ئێمە بەیەکەوە کۆکاتەوە کە بتوانین پارێزگاری لە یەکپارچەیی خاکی کورد بکەین لە هەر چوار پارچەی کوردستانە پێویستمان بەوەیە دامی هەموو ئەو شۆڕژگەڕانە بکەین کە لە ناوپارچەکانی تری کوردستان هەن و بە تایبەتی پەکەکە کە مەترسی زۆر گەورەی لەسەر هەرێمی کوردستان کەم کردوێتەوە و ئەوەی کە پارتیەکە بەرامبەر بە پەکەکە لە ڕاستیان نەبۆ خۆیەکە نەبۆ هەرێمی کوردستانێکە بەڵکو ئەمە ئاراستەیەکە بۆ ئەوەی کە ئەمە ئەیسەلمێنێ کە ئێمە شاگردی دەوڵەتێکین و شاگردی ئەو دەوڵەتەمان لە شاگردیکردنی هاونیشتیمانیانی خۆمان و دەوڵەتی خۆمان پێ باشترە.